دوای ئەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێران هاتە دەر هەرچەند وێ ناچێت شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران ڕووبدات، بەڵام کێشە و ململانەیی لەسەر مەسەلەی سووریا زیاتر دەبێت، چونکە ئێرانش هەوڵی دەستێوەردانی لە سووریەدا هەیە و زلهێزی وەک رووسیاش کاریگەری خۆی هەیە و کارناسان پێشبینی دەکەن. I would like to share with you, I think with Iran the conflict is strategic one for decades. لە پەیوەندی ئێران کێشەکە استراتیژیکە و ماوەی دەیان ساڵە هەر هەیە و ئێستا سووریا بۆتە قۆناغێکی نوێ. ئەوان دەیانەوێت بەرەی حیزبوڵڵا لە سووریا دامەزرێنن. ئێرانیەکان مسۆگەرن کە ئەو کارە بکەن و ئێمەش مسۆگەرین کە پێشی بگرین. بەڵام و کارناسە پێوایە ئێران جارێ ئەو توانایی نییە کە شەڕ ساز بکات. ئێرانیەکان نایانەوێت تووشی تێکەڵچوونێکی بەربڵاو بن چونکە کاتەکە بۆ ئەوان گونجاو نییە. ئەوان پێویستیان بەهێزی زیاترە بەرەی دووهەم موشەکەکان ڕەنگە پشتیوانی ئابووری. وەک ئەم بەڕێوەبەرەی ناوەندی لێ کۆڵینەوە دەڵێت لەم کێشەیەدا ناکرێت ئیسرائیل چاوی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت. I think it's a mistake for Israel to expect the United States to fix the Iran problem for them. بۆ ئیسرائیل دەبێتە هەڵا چاوەڕوانی ئەمریکا بێت کە لە ڕێگەی گوشار گۆڕینی ڕژێم هێزی لەشکری گرفتی لەگەڵ ئێرانەکان بۆ چارەسەر بکات، چونکە پێم وانییە ترامپ ئامادە بێت کە لەسەر سەرچاوی پێویست سەرمایە گوزاری بکات کە بەرهەڵەستی کارتێکردنی ئێران لە هەرێمەکەدا بکات. ڕەگوەزیری ئیسرائیل چوارشەمە بەرەو سەردانی رووسیا دەچوو بۆ ئەوەی هەوڵ بدات رووسیا پێشی کارتێکردنی ئێران لەسەر سنووری سووریا بەتایبەت لەگەڵ حیزبوڵڵا بگرێت. ئێستا دەڕۆم بۆ ئەوەی کۆبنەوەیەکی گرنگ لەگەڵ پۆتین پێک بێنم. کۆبناوەکانی ئێمە هەمیشە گرنگن و بەتایبەتی ئەم کۆبنەوەیە گرنگە. وە سەبارەت بەوەی ئێستا لە سوورە چی ڕوودەدات پێوەستی بە دەسەبارکردنی و دەرەژە دانی هاوکاری ئاسایشە نێوان لەشکری رووسیا و هێزەکانی بەرگری ئیسرائیلیە. لە دەمێکدا جیهان تیشی خستۆتە سەر ڕاگەاندنی ترامپ کە لە ڕێکەوتنی ناوچی هاتۆتە دەر مێدیای سووریا لۆمە دەخاتە سەر ئیسرائیل کە نزیک دمەشقی کردوتە ئامانج.